لەو کاتەوەی بۆتە سەرۆکی ئەمریکا بڕیارەکانی دۆناڵد جێی ترامپ بوونەتە جێگەی باس و خواسی میدیاکان و هاوڵاتیانی ئەمریکی و غەیرە ئەمریکی کە لای خۆیەوە پێشبڕکێ لەگەڵ کاتدا دەکات تا لە ڕێپلانە چڕوپڕەکەیەوە سەر لە نوێ ڕۆڵی ئەمریکا لە جیهاندا دابڕشێتەوە. ترامپ دەیەوێت وەک پارێزەری قەڵای ئەمریکا خۆی نیشان بدات و ڕوبەڕووی هەموو ئەو مەترسیانە ببێتەوە کە لە جیهانەوە ڕوویان تێدەکات. بە پشبەستنیشی بە دروشمی ئەمریکا یەکەمە کۆتایی بەو سەردەمە بهێنێت کە تیایدا ئەمریکا دەرگاکانی بەڕووی هەموو نەتەوەکاندا واڵا کردبوو. بەو هەنگاوە نیوانیشی کەوە خۆی دەڵێت بە هۆیانەوە هاوڵاتیانی ئەمریکا لە هێرشە تیرۆریستیەکان دەپارێزێت، ترامپ وڵاتەکەی دەخاتە بەردەم سەردەمێکی نوێی سیاسەتی دەرەکیەوە کە گۆڕانکاری ڕیشەیی تیادا ئەنجامدا و هەندێکی ڕاگەیاندون و هەندێکی تریشیان هێشتا ماوە ڕایانگەێنێت. وەک بەڵێنیشی دابوو بڕیارەکەی سەبارەت بە پێدانی ڤیزا و پەنابەران چووە بواری جێبەجێکردنەوە و تا 4 مانگی تر ئەمریکا هەموو مامەڵەیەکی تایبەت بە وەرگرتنی پەنابەران ڕادەگرێت و تا 3 مانگی دیکەش پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی 7 وڵات ڕادەگرێت کە زۆرینەی دانیشتوانەکانیان موسڵمان و ئەوانیش عێراق، سووریا، یەمەن، لیبیا، سوودان، سۆماڵ و ئێرانن. بڕیارەکەی دۆناڵد ترامپ تەنها و کەسانە ناگرێتەوە کە تا ئێستا ڤیزای ئەمریکایان وەرنەگرتووە، بەڵکو ئەوانش دەگرێتەوە کە هەڵگری ڤیزای گەشت و خوێندن و بازرگانی یان ڤیزای تری کاتین جگە لە دەولەمات. هەڵگرانی گرین کارت و ئەوانی مۆڵەتی مانەوەیان هەیە لە ئەمریکا دەبێت گەشت نەکەن بۆ دەرەوەی ئەمریکا تا ڕوونکردنەوە لە وەزارەتی دەرەوە و ناوخۆ دەردەچێت. هەروە قوتابیان و ئەوانشی ڤیزایان هەیە و ئێستا لە ئەمریکادان باشترە ئەوانش لە وڵاتە نەچنە دەرەوە و لەگەڵ زانکۆکەیان کار بکەن بۆ نیوەکردنەوەی ڤیزاکانیان. سەبارەت بە بەرنامەی وەرگرتنی پەنابەرانیش بەپێی بڕیارەکە دوای کۆتایی هاتنی وادەکە زیاتر ئەو پەنابەرانە لە ئەمریکا وەردەگیرێن کە بەهۆی جیاوازی ئاینیەوە لە وڵاتەکانی خۆیان هەڵاتون کە بەوەتەی ترامپ ئەوە یارمەتی مەسیحیەکانی سووریا دەدات کە لە شەڕ هەڵاتون مافی پەناهەندەی لە وڵاتەکەیدا بەدەست بهێنن. ترامپ بەڵێنیشی داوە لە مۆدووە تەنها پێشوازی لەو کەسانە بکرێت کە پشگیری لە ئەمریکا دەکەن و لە دڵەوە گەلی ئەمریکایان خۆش دەوێت. بڕیارەکانی ترامپ کاردانەوەی زۆری لێکەوتوێتەوە و بەشێک لە ڕۆژنامەنووسان و شارەزایانی سیاسەتی ئەمریکاش پرسیاری ئەوە دەکەن ئایا ترامپ پێش ئەوەی ئیمزا لەسەر بڕیارەکان بکات زانیاری تەواوی لەسەر ئەو هەوڵاتە و هاوڵاتیانی هەبووە کە ڤیزای ئەمریکایان پێنادرێت. دەژڵێن لەو 19 هاوڵاتیەی لە 11 سەپتەمبەردا فڕۆکەکانیان فڕاند و بەهێزترین گورزیان لە ئەمریکا وەشاند هیچ کامیان هاوڵاتی ئەم هەوڵاتە نەبوون، بەڵکو لە 15 هاوڵاتی سعودی و 2 ئیماراتی و میسریەک و 1 هاوڵاتی لوبنانی پێگاتە بوون. هەر بۆیە ڕەخنەگرانی بڕیارەکانی ترامپ دەڵێن ئەو بڕیارانە بێجگە لە زیادکردنی ڕق و کینە لە نێو هاوڵاتیانی ئەمریکی و هاوڵاتیانی ئەو 7 وڵاتەدا هیچ شتێکی تری لێ ناکرێتەوە. ئەمەش هەوێنێکە بۆ دروستبوونی تونند و تیژی و سڕینەوەی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی لە وڵاتێک کە زیاتر لە 2 سەدەیە دروشمێتی. کاروان شێخ موحسن NRT